غەیری ئەو شەریعەتە لەگەڵ تۆ ناگونجێ مرۆڤ. ئەگەر غەیری ئەو شەریعەتە وەرگری لە ئاژەڵ کەمتر دەبی، گومڕاتر دەبی. بۆچی پەروەردگار دەفەرمێ ئولائیکە کەلئەنعام، دوایی بەل هوم ئەضەل، ئەوانە وەکو ئاژەڵوە، نانە گومڕاترن. لەناو ئاژەڵدا زەواجی میثلی نییە. لەناو ئاژەڵەکان چێ ڕۆژێک لە ڕۆژان بینیوێتی گوێ درێژێک نێر لەگەڵ گوێ درێژێکی نێر تەزاوجکەن؟ کەس بینیوتانە؟ نەبووە قەت، شتی وامان نەبینیوە. کەڵەبابێک بەسەر کەڵەبابێکەوە شتی هەر نەبینراوە. بەڵام دەبینین بە ناوی سەقافەت و مافی مرۆڤ و حڕیەت و پێشکەوتن پیاو لەگەڵ پیاو. ئێستا دەوەرە لە ئاەتەکەی ڕەب العالەمین ورد بەرەوە کەلئەنعامی بەل هوم ئەضەل، لە ئاژەڵ گومڕاترن. لە ئاژەڵ گومڕاترن. ئاژەڵ وان نییە. بۆیە کاتێک کە لوط عەلەیه السەڵات وەسەلام نەهی لێکردن، ئەوان چاک دەیانزانی تۆمەتی لوط یەک شتە، ئینەهم ئوناس یەتەطەهەڕون، داوای پاچێتی دەکا. ئەوانیش فیتڕەتیان تێکچوو تێکیاندا. دەبینین دەڵێ سیارەکەمان بنزینە زۆر سەرف دەکات، دەیکەین بە غاز. باشە کاکە گیان، سیارە ئالەتێکە دەکرێت، ئەوە کردت بە غاز، بەڵام بەخوا نێر نابێ بە مێ نابێت بە نێر. تێکی دەدەیت، خۆت بەرغەزەبی خوا دەخەیت، فیتڕەتەکەت لە ناو دەبەیت، کەسایەتی خۆت و مرۆڤایەتی خۆت لە دەست دەدەیت، عاقبەتیشت خراپ دەبێت. بەڕێزەکانم، بە قسەی لوتیان نەکرد عەلەیه السەڵات وەسەلام. خوای پەروەردگار لوتیش و شوێنکەوتەکانیشی ڕزگار کردن، تەنها خێزانی نەبێ، کانت من الغابرین. ئەنجا پەروەردگار چی بەسەر ئەو قەومە پیسە هێنا؟ چی بەسەر هێنا؟ کۆمەڵێک عقوبەی بۆ کۆکردنەوە. کامل شارەکەیانی بەرز کردەوە ئاسمان. ئەنجا سەرەوبنی کرد، ئەنجا فڕیدایە خوارەوە. ئەنجا پەروەردگار بەبەرد بەردبارانی کردن، وەکو چۆن باران دەبارێ بەسەریاندا، بەردباری بەسەریاندا. و تا ڕۆژی قیامەتیش خوای گەورە دەفەرمێ عەذاب مستەقر، سزایەکی مستەقرە لە عەذابدان تا ڕۆژی قیامەت دەچنە ناو جەهەنەمەوە. عقوبەی هیچ قەومێک، عقوبەی هیچ یاخیبوویەک و کافرێک بە ئەندازەی عقوبەتی قەومی لوط نەبووە. شتیوان نەبووە. بۆچی؟ چونکە تاوانەکەیان زۆر قێزەونە، زۆر. بەڵام ئەمڕۆ ئەم تاوانە قێزەونە پیسە خەریکە لە خەڵک بکرێ بە سەقافەت و ڕۆشنبیرێتی. کەسێ لە ناو ئێوە ناوی محەممەد بێ؟ تەوەقوع دەکەم 50 کەس لە ئێوە ناوی محەممەد بێ ئێستا. کەسێ ناوی ئیبراهیم بێ؟ زۆر. ئیسماعیل زۆر. ئەحمەد زۆر. چێتە ناوی لوتە؟ کەس. چێ لە شاری سلێمانی ناوی لوتە؟ کەس. لە هەموو عێراق یەک کەسم بۆ بدۆزەرەوە ناوی لوت بێ؟ کەس. بۆ خۆ لوت ناوی پێغەمبەرەکە بوو، بەڵام چونکە قەومەکەی ئەو تاوانە قێزەونەیان دەکرد، حتا ناوی پێغەمبەرەکەشیان هەجر کرا، ناوی پێغەمبەرەکەشیان خەڵک وازی لێ هێنا. کەس جورئەت ناکا ناوی پێغەمبەرەکەش لە خۆی بنێت. ئەوەندە تاوانێکی قێزەونە، میثلیەت و نێربازی، ئەوەندە پیسە. ئێستا تۆ دەی لە خەڵکی دەکەی بە سەقافەت. بۆیە لەگەڵ ئەوەشدا ئاگادار بن، دروست نییە بڵین لوتی نێربازی یعنی لوتیەت. نا، لوت ناوی پێغەمبەرەکە بوو. خوای گەورە بە فاحیشە ناوی بردووە، ئەو فاحیشە و داوێن پیسی کە قەومی لوت دەیان کرد. بۆیە تاوانەکە نابێت نسبەت بدرێتە لای پێغەمبەرەکە عەلەیه السەڵات وەسەلام. بەو شێوازە پەروەردگار لە ناوی بردن. بەڵام وەکو دەبینین ئەمڕۆ ڕۆژ بە ڕۆژ چی بۆ دەکرێ؟ ئیشی بۆ دەکرێ تاوەکو یاسای بۆ دابنرێ و تاوەکو تەشریع بکرێت و بە جائز دابندرێ و مافیان پێ بدرێ. خوا پەناماندا لەوەی فیتڕەتمان تێک بچێ، لەوەی لە ئەخلاق و ڕەوشتی مرۆڤایەتی، لە ئەخلاق و ڕەوشتی موسڵمانێتی لا بدەین.